بەڕاستیەکێ لە کۆڵەکەکانی ئەم نەخۆشخانەیە ئەو کارمەندە خۆبەخشانە بوون کە لە سەرتاوە ماندوورە ناسانە لەگەڵ ئێمە دەست بەکار بوون و بەبێ ئەوەی کە موچیان هەبێ بەڕاستی نەخۆشخانەکەیان بەجێنێش تا ئێستا ژمارەی زۆر لەو کارمەندانە لەم نەخۆشخانەیە ماوە نەپاڵ کارمەندە سەرەکیەکانە بەردەوامن لە خزمەتکردن و لە ئێستادا خزمەتیشی زۆر ئەکەن و ڕێژەیەکی زۆر لەو نەخۆشخانەی کە پێویست بە داخڵبوونەکە لە لێرە داخڵ ئەکرێت و چاودێری وردەکرێت بە جوودی ئەو کارمەندە تەندروستیانە. ئێمە بەڕاستی بێخەم نەبووینە بەرامبەریان. من جێی خۆیەتی سوپاسی کە دکتۆر سەباحکەم لە ڕابردووە هەر هاوکاری و هاندانێک هاتبێ بۆ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی چەمچماڵی لێ بەبەش نەکردووە و هاوکاری ئێمەی کردووە. من ئەمڕۆ خۆشم لەگەڵا قسەم کرد جەنابێن باڵیانیان دا کە لە نووسراویان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتی تەندروستی کە لە داهاتووە هەر هاوکار و یارمەتیەک بەڕاستی بێت بێگومان چەمچماڵ ژووک و هەموو نەخۆشخانەکانی سلێمانی سیر ئەکرێەوە لە ڕابردووە یارمەتیشی باش دراون بەڵام بڕاستی ئەمە بەس نییە بۆ ئەوان و ئەوان مافی خۆیانە داوای دامەزراندن کەن تیانە هەیە لە 2016ەوە خۆبەخشە تا ئەسەدا نەمەزراوە ئەو بە مافیشی ڕەوای خۆیان ئەزانین و ئێمە دەنگی خۆمانە خێنە پاڵ دەنگی ئەوان جێی خۆیەتی بەڕاستی حکومەت بیرێ لە بارودۆخی ئەوانش بکاتەوە بە تایبەتی وەکوتم پێشمەرگە ئاسا لە سەنگەری ڕوبەڕوونەی کۆرۆنای لەگەڵ مانابوون لە سەرەتای سەرهەڵدانیەوە تا ئێستا